هەنیە کەس هەیە بۆ نمونە ئەبینی مەسەرەن کەسانێک هەیە الحەمدولله هەموو شتێکیان باشە ڕەنگە مناڵێکی نەخۆش بێ یا مەسەرەن هەنێ جا کەسێ تەلەفۆنی کردی ماوەسا ئەم مانگەیم هەر بۆمان نەهاتوتمە بۆچی بۆتان ناتۆ وتێتی ئەی فڵان سەلاجەکە ماسووتێ بوون وتم یعنی ئەمە بۆت نەهاتە ئەم مانگە یعنی گەورەترین کێشەی ئەوە بۆ مەسەرەن سەلاجیان سووتیا ئەمان یعنی خەڵکی هەیە تەشاؤمی زۆرترە لە تەفاعول ئەگەر ئەو بابەتە قسەی لەسەر بکرێت پێم وایە خەڵکی زۆر استفادە لێ بکەن بیر لەوە ناکاتەوە مەسەرەن بۆ نمونە ئەگەر قەزا وەڵایە کاتبێ بەر سەلاجەکەی کەوتووە الحەمدولله کوڕەکەی سەلامەت کچەکەی سەلامەتە خۆی سەلامەتە لاشەی ساغە دوور لە بەڵان الحەمدولله خۆی تەعالا کێشەی هەنێک کێشە هەیە بەڕاستی دێتە سەر ئینسانە سەری ئینسان سپیەکات ئەگەر نەیشی کۆژێ ئەگەر تووشی جەڵتەیشی نەکە یعنی بەڕاستی تۆ لە هەموو شتێکە ئەڵێ بەختم نییە شەنسم نییە بۆم نایە ئەتەوێ ئیمتحان نەکرێت لەم دنیاە جاری وایە ئێمە ئەمانەوە هیچ ئیمتحانێ نەکرین هیچ تاقیکردنەوەیەکمان بەسەرا نەیە و ئەزانین یعنی ئەبێ هەرچی خۆشی ئەم دنیاە هەیە هەمووی بۆ ئێمە بێ ئەمەیش بەڕاستی باش نییە دائیمەن ئینسان ڕازی بێ بەو بەشەی کە خوای گەورە بۆی ئەهێنێ و ئەم امتحانانەی کە خوای تەعالای بەسەری ئەیهێنێ ئینسان بە سێنگێکی فراوانەوە بڕاتە دەمێەوە و داوا بکە خوای گەورە بارەکانی لەسەر سووک بکە و زۆر جا کاتێ تووشی ناڕەحەتی و ناخۆشیەکە بێ بڵێ لا حەول ولا قووەتە ئیلا بالله و بۆ ئەوەی بارەکانت لەسەر لابرێ یعنی بۆی ناڕەحەتەکان لەسەر لابرێ زۆر جا سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدە صلی الله عليه وسلم کە زۆر جا هەموو خەفەتەکان لا ئەبا و ئەستەغفر الله کردن ئەبێتە مای ئەوەی کە ئەگەر ڕزقت کورت بێ ئەگەر مناڵت نەبێ ئەگەر توشت ئیمتحان کرابێتی لەلایەکەوە بەهۆی ئەو زکرانەوە خوای تەعالا ئیمتحانەکانت لەسەر سووکەکە بەڵاکانت لەسەر سووکەکە زووتر لای ئەبا یعنی ئەو شتانە لە دنیاە بەڕاستی هەمووی خێری تایە بۆ ئینسان بەڵام ئێمە تحملمان کەمە ئێمە سەبرمان کەمە ئێمە حەزەکەین هەموو شتەکان لەم دنیاە هایلا بڕوە حەزەکەین هەر گەنج بین حەزەکەین هەر لەش ساغ بین حەزەکەین مناڵمان هەبێ حەزەکەین ژنی باشمان توش ببێ مناڵی باشمان توش ببێ حەزەکەین هیچ ڕۆژێ بێ ئیش نەبین ئیشەکانمان ئاسان بێ و پارەیەکی زۆری باشمان دەستکەوێ حەزەکەین دائیم لە خۆشی و لە کەیف و سەفایە بین حەزەکەین سیارەی باشمان هەبێ حەزەکەین یعنی ئەنواع حەزەکەی نەمرین حەزەکەی یعنی بەڕاستیمان نەمرێ ئاخر ناکرێ خۆم ژیانە خوای تەعالا بۆ شێوە دای نەناوە یعنی بەڕاستی یعنی ئەمە زۆر جار یعنی خەیاڵاتە یعنی لە خەیاڵە ئاژەی بە کوردیەکەی مامۆستا ماڵبارکردن لە خەوات چییە؟ مامۆستا ئەگەر کەسەکە لە ئیجارە بێ هەر ئێستا لە ئیجارە بێ ئینشاءالله بە زوویێتە خاوەن خاوەنی خۆی ئینشاءالله ئەگەریش لە ئیجارە نەوێت واتە ئێستا ئەخر حاڵەکەی زۆر دەورە بینێ مامۆستای بەڕێز ئەو کەسی کە خەڵکە بینێ حاڵەکەی زۆر دەورە بینێ کە ڕوونکردنەوەی لەسەردا ئینشاءالله ئیسفادی لێکرد مامۆستای بەڕێز زیادەکە ئیزافەیەک بۆ قسەکان بەڕێزتان لە قورئانە فەرمووێت ئەگەر نیعمەتەکان حساب بکەین نیعمەتەکان گەرەکمان بێ نیعمەتەکان حساب بکەین ناتوانین نیعمەتەکان زۆر لا تحصوها ئەگەر نیعمەتەکانی هەموو نیعمەتەمان لە بیر ئەچێتین لە بچووکێکا بچووک بۆ نمونە احتیمالە ئینسان مەسەڵەن سیارەیەکی باشی نەوێت ئیتر ئەم ئەوێتە خەم و داڵغەی و ئەوێتە کێشەی و گەورەیەکا دوورسەر خۆی طبعاً هەر شەیطانیشە الشەیطان یعیدکم الفەقر ویأمرکم بالفحشاء بۆیە گرنگە ئێمە هەموو کات سیر نیعمەتەکان کەین نەک سیر ئەوەی کە نیمانە سیر ئەوە کەین کە هەمانە یعنی ئەگەر کەسێک ڕۆژێ نعلی لە پیانەوە توول لە ڕووی مامۆستا و گوێگرا نعلی نەبوو ڕێگە بکات زۆر بێتاقەت بۆ پێی پەتی ڕۆیشتووە ئەبینە کەسێک حکایەتەکە بەو شێوەتانێک کابرا سەفەرێکا لەبەری ئەو کاتە خەڵ بە پێ سەفەری کردووە ڕێک بانگی عەسرەدا ڕێکێتە دێک ئەڵێ با بچم نوێژە جەماعەتەکەم تازە لێرە بکەم نوێژی جەماعەت لە مزگەوتەکەکە یعنی لە مزگەوتی دێکە دوای ئەوە دەرئەچێ سێرەگارد و پێڵاوەکان دزیە زۆر بێتاقەتە بێ زۆر غەمبارە بێ یعنی ئەڵێ باشە من ئەمەم بۆ کرد بۆ هاتم ئەگەر من ئەم نوێژەم لێرە نەکردایە وا ئیتر ئەنواع و ئەشکال وەسوەسەی بۆ دروستە بێ کە دەرچێتە دەرەوە تەماشاکە زەرامێکە بین هەردوو قاچی بڕاوەتەوە یعنی زۆر گرنگە مامۆستای بەڕێز ئێمە سەیرەوە بکەین کە هەمانە
باوەڕ پێ مامۆسای بەڕێز خەڵک هەیە زۆر شتی هەیە بەس چێژی لە نابینێ طبعا هۆکارەکەی چییە کە چێژ لەو شتە نابینەکە هەیەی هۆکارەکەی ئەوەی چاوی لە شوێن شتێک کە نیەتی ئەوە زۆر مشکلەیە یعنی ئەمە زۆر جا ئێمە چاومان لە شوێن شتێک کە نیمانە نەک چاومان لە شوێن ئەو بێکە هەمانە ئێستا الحەمدوللا بۆ نمونە کەسێکی لەشی ساغا کەسێک هەیە بۆ نمونە کۆمەڵی مناڵ باشی هەیە لەشی ساغا کاز و کاسبێکی باشی هەیە خانوویەکی هەیە ئەمانەی هەمووی هەیە من بیرمە ئێستش لەگەڵ دەوڵەمەنێکا سوار بووین چون بۆ شوێنێ ناو سیارەکە دەمەتەقێ کریا طبعا دەوڵەمەنەکە پێم وابێ پارەکەیان خەیاڵیە خی گەورە داتێ ئینشاڵڵا لە خێر و بەرەکەتە سەرفیکەن خەیاڵی یعنی پارەکەیان ماوەسای بەڕێز ناو سیارەکە باسەکەیان ئەمە بوو سوورم پێ سەیر و ئەویت فڵانە کەس ئەوەندەی ترمۆکی سنت یعنی باسەکەی نەوو کە یعنی حەسوودی و کابرا ئەبرد کە ئەوەی تر منافەسەی مڵک بوو زۆر گرنگە ئێمە چێژ لەوە بینی کە هەمانە ژیانیش ئاوایە ئەگەر سیر شتێ دروکەی کە نیتە من پێم وابێ ئەوەی کە هەتیش لە بەرچاوت ئەکەوێت تۆ هەر چاوت لە شوێن خەڵکی مامۆسای بەڕێز زۆر زەحمەتە کابراایەک هەر ئاوا ڕۆژە گلەی کرد وتی مامۆسا خەڵکەیەتی من نیمە مەسەرەن کابراایەکی خزممانێ بۆ نمونە ینی برایە کە باسی برایەکی خۆیە کردی براکەم خانووی هەیە چی هەیە چی هەیە چی هەیە زۆر شتی وت بەڵام من تا عیسەی چم نییە و ئەوانە ئیتر منیش پێم و دوتم چۆن تۆ هیچت نییە بەخوا تۆ زۆر زۆرت هەیە بەست تۆ پێی نازانی وتی ئاخدەی مامۆسا چی مێ بەخوا هیچم نییە وتم لاشە ساغ نییە وتی بەڵێ وتم چاوت نابینێ وتی بەرەوەڵڵا وتم ئەگەر چاوت نەیبینایە چەندێک تەدا بۆی چاوت ببینێ یعنی دوو چاو ئێستا دوو چاو بکڕی دوو چاو بکڕی نەک دوو چاو چاوێ بکڕی چەند دەفتەرە دەی بۆی چاوێ بکڕی چەند دەفتەرە دەی بۆی چاوێ بکڕی گورچیلەت ئەگەر تۆ گورچیلەت ئیش نەکا یعنی ئێستا هەر یەکی لە ئێمە دوو گورچیلەی هەیە ئەگەر گورچیلەکانت عەجزی تێ بکەوێ وەکو من برادرێکمەیە گورچیلەکانیان عەجزیان تێکەوێ یعنی بەڕاستی گیریان کردووە بەڕاستی گیریان کردووە یعنی هەر گورچیلەیەکی یعنی یەک گورچیلەیان کڕی بە 5 دەفتەر بە شەرتێک وەکو بنەماڵە گورچیلەکان کێشەی تێکەوێ گورچیلەکانیان کێشەی تێکەوێ چەند کەسیان تایسە گورچیلەیان گۆڕیوە هەر ئەو گورچیلەش کە ئەی گۆڕن ئەو وەکەو شێوە دەرناچێت کە خوادایەتی گوێ من بەس ئەوەنە ئەخەمە بیری جەنابتان ئەوانەی کە لەم لایڤن یعنی گەورەترین نیعمەت کە خوای تەعالا بە ئێمە دایەتی ئەبیسین ئەی ئەگەر نەمان بیسایە لەوانەیە ئێستا بڵێن یعنی چی نەمان بیسایە مامۆستا یعنی چییە قەیچێکە ئینسان نەبیسێ ئێوە نازانن قەدری بیستن چەنە من ئەزانم ئەڵێ لەش ساغی یا ئەندامێکت کە ساغ بێ ئەمە تاجێکە بەسەر سەرتەوە بەڵام تۆ خۆ هەستی پێ ناکەی بەڵام بەرامبەرەکەت هەستی پێەکە ئەوەی کە ئەو شتەی نییە من 4 بناڵم لە دایکە من کەڕولاڵ لە دایک بوونە کەڕولاڵم ئیسە گەورەکان 25 ساڵ عمرێتی ژنەکەشی کەڕولاڵ گەورەترین کێشە لەم دنیاە پاش چاو گوێیە مامۆستا ئیزافەی بۆ قسەی بەڕێزتان پێم وابێ ئەوانەی کە لە لایڤەکەن ڕەحمەتتان لێوێ هەر سەدتان کۆمنتەکە بنووسن چەندێک لە ئێمە تا ئێستا شکری نیعمەتی بیستنی کردە بەس توخوا بەڕاستی بنووسە بزان تا ئێستا شکرەمان کردە مامۆستای بەڕێز 50 ساڵ تەمەنێتی بۆ نمونە لەم 50 ساڵە یەک جاری شوتمانە شکر لەسەر بیستن توخوا بزان وتمانە مامۆستای بەڕێز وەڵام من وتمە بەهۆی چیەوە بەهۆی مناڵەکانمەوە کە یعنی کە نوقسانن وتم خوایە گیان سوپاس بۆ تۆ زۆر جار ئەڵێم خوایە گیان سوپاس بۆ تۆ کە من مناڵەکانم یعنی من و دایکی پێیان داوە کە گوێمان ساغە ئەگەر ئێمەش گوێمان نەبوایە ئەوە نەیترە بارەکەیان قورستر ئەبوو یعنی بەڕاستی ئەمەنە بارەکان قورسە یعنی مەگەر بەس من بزانم یعنی چەند ناڕەحەتە کە ئینسان نەبیسێت چونکە ناشزانێ قسە بکە ئەو کەسێک کە نەبیسێ ناشزانێ قسە بکە کە نەیزانی قسە بکە ئەم زوانە جوانە لە ناو دەمیانە هەر حەزەکەی بە سەیر دەمیان کە ئەوە نەجوانە بەڵام ئەو گوێچکەیەشان زۆر ساغ و سەلیمە نابیسن یەکێکیان هەر یەکێک لەوانە من لە کاتی خۆیان کە لە سەرەتاوە ئامادە بووم هەرچی ماڵمەیە بیفرۆشم بەس یەک گوێیەکیان بێتۆ شوێنی خۆی یەک گوێ هەرچی ماڵ هەرچیم هەبووە لە کاتی خۆیان
ئامادە بووم نەک واللهی ئامادە بووم بیفرۆشم مامۆسای بەڕێژ کردیشت هەر نەجاحەتی ناوەرد کردیشت پارەکەیشت قەرز کرد و ماڵەکەیشت فرۆش سبحان الله ئەمە 6 دەفتەرم سەرف کرد بەخوا بەس بۆ گوێ هەر یەک گوێ ساغ ببێتەوە ساغ نەبوویەوە ئەمود ئەگەر خۆم قیمەت بکەم خۆم ئەفرۆشم بەس گوێیەکێک لەمان ساغ بێتەوە ساغ نەبووە یعنی ئەنواع قەوقەعە و چیمان زەرع کرد ئاخیرە هەر ئەوە گوێ نەبوو کە پێویستە و فڕێیاندا و تااقەتیان نەبوو وتیان تازە ئێمەخوا ئەم وا خەڵقی کردین تەواوتر پێویست ناکە فڕێیاندا ئەڵێ کابرایەک لە بەردەم کارگەیەک دانیشتووە بەیانی زوو سەرۆکارگە دێ بۆ ئیش و بەس یارێکی زۆر ڕاقی خەریکە چێ دەژورە کرێ کارەکەی لە بەردەم دەرگاکەیە و بەو سەرما و دەرگا نەکراوەوە ئەمانش بۆ ئیشە چن و ئاچێتە ناوەنی تر عاجێتەخوا وتی خۆزگەم بەخۆت ئەوە دەنگ بەرز ڕئیس شەریکەکە سەرۆکارگەکە وتی ساخوتی بێس وتی بۆ بێس وتی بێسە گەم لە شتێک بوو بگەڕێدەوە گەڕیادەوە کرێکارەکە زۆر ترسیا وتی مەترسە بەس ئەو قسەکە کردە دوواری گەرەوە وتی چۆن چی وتی گوێم لێت بوو قسەکە دووارە کرد کابراوتی وەڵڵا هیچم نەوتارود بە خۆزگەم بەخۆت وتی دڵنیای وتی وتی ئاخر دوای چەند قسەیەکەم بەڵام دڵنیا بە وتی باش وتی تۆ تێر نانەخۆی وتی ئەوتی وەڵام من نەخۆش ناتوانم نانخۆم هەموو شتێ ناتوانم بخۆم دکتۆر زۆر شتی لێم گردێت وتی تۆ تێرە خەوی وتی ئەوتی وەڵام من لە ئازارە شەوان ناخەوم وتی تۆ کە ئەچی تۆ مناڵەکان باوەش پیاگەن وتی ئاوتی وەڵام من ناڵم نییە وتی زۆری وت هەمووی بەوەی نەخۆشی ئەوانەی هەموو هەموو خۆشیی لێ تێکچوو لە کۆتایەکەی وتی ئێستا چی ئێژی ئەی گۆڕی تۆیان نە کابراوتی کاکەی خۆت بە خۆتی خۆم بۆ قەوە کرێکارێک لێنەی تۆ باشترە ماوەزای بەڕێت ئێمە زۆر جا کێشەکەمان ئەوەیە کە نیمانە بەس ئەوەمان چامان نادەوە وەڵڵا هاوڕێیەکم هەیە نەخۆشە ئەو ڕۆژە پرسیارم لێ کرد تاوان تازە نەخۆشەیە قورس بە لەسەری وتم بەس تیجارەتمان کرد کوردوتی مامۆستا هەمووی بکە قوربانەوەی کە بتوان هەڵس یعنی وتم سبحان الله ئەم ئینسانە بەهێزە تەنیا هەڵسان یعنی لە هەڵسیان لە شوێن خۆی هەموو شتێک هاتە قوربانی یعنی زۆر جواب مامۆستای بەڕێز ئێمە کێشەی گەورەمان لەیرە بەس ئەوەیە ئەوە خاڵی زۆر لاوازە کە ئێمە چاومان لە شتێک کەریمانێت چێش لەوە بینەکە هەیتە الحەمدوللا کە هەیتە بەڵام باوەڕم پێ بکە زۆر جا چێژەکانە بامەوەزە بابەتەکەی ئێمە بە کورتی لەم کەوانەیە چاومان لەوەیە کە نیمانە ژیانمان هەمووی تێکچوو بە هۆکارەوە بگوڕە مامۆستای بەڕێز قسەکەم پێت بڕی چکە بابەتەکە هەم زۆر خۆشە و هەم زۆریش خۆشترت کردوانی بۆ جۆرێ باست کرد سبحان الله زۆر سەیرە مامۆستا زەلام وا هەیە خوای تەعالا ژنێکی باشی پێداوە یان هاوسەرێکی باش یعنی ژنە پیاوێکی باشی پێداوە یعنی سیر ئەەکەی دنیا لێت تێتە یەک یعنی دوو کەس بەیەکەوە حان لە ئەو پەڕی خۆشیە تۆزێ خوای تەعالا مناڵی لیان دوا خستێ یعنی ژیانی خۆیانەکەنە جەهەنەم یعنی بەهۆی ئەوە ئەوەندە ئەم دکتۆر و ئەو دکتۆر تەسەورەکەن من کەسێک ئەناسم ژنێکی چاکی ڕێکوپێکی ئەوەندە شەیتان وەسوەسەی بەیان دروست کرد سبحان الله ئەمەنە دەرزی و دەوا و ئەملا ئەو دکتۆریان کرد ئەوەی سەر تەمەنیان گەورە بوو هەردیان 50 ساڵ بەسەرەوە یعنی تووشی دەیەها نەخۆشیاتە ژنەکە دەیەها نەخۆشی کە بە شەرتێک ئەوان یعنی ئەگەر ئەوانشیان گشتی نەکردایە بۆ خۆیان خەریکی یعنی خۆشڕابواردنی ئەم دنیاە خۆشڕابواردن یعنی بە معنای قەزم دیندارێتی ئیسلامەتی سەفرە سیاحات حاج عمرە چییە یعنی ئەگەر مناڵ نەبێت یعنی بەس مناڵت نەبێت خۆ ڕاستە زۆر نیعمەتێکی گەورەیە مناڵ بەس خۆ ئەگەر خوای گەورە تۆی ئیمتیحان کردبەوەی کە مناڵت نابێتتر بۆچی جیان لە خۆت تاڵەکەی یعنی سیرەکەی یعنی بۆ نمونە ئەوە ژێکێکە لەو نمونانەیە کە یعنی بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە خەڵک بەهۆیەوە سەری لە خۆی تێکداوە یعنی ئەوە زۆر مهمە خەڵک قەدری نیعمەتەکانی خوا نازانێت تا لە دەستی دەرەچێت قەدری نیعمەتەکانی خوا نازانێت تا لە دەستی دەرەچێت زۆر بەمان قەدری نیعمەتەکانی خوا نازانین مەسەرمانەوە تا لە دەستمان دەرەچێت هەر دائیمەن ئیسا ئەوەی بە پیادە ڕێیەکە سەیرەکەی بیر لەوە کە خۆزگای پاسکیلێکەمە بۆیە ئەوەی پاسکیلی هەیە ئەڵێ خۆزگای ماتۆڕێکمە بۆیە هاتوو سەی خۆزگاکان کە هەر قەت تێر ناخۆین لەم خۆزگایانە ئەوەی ماتۆڕ ڕێڵێ خۆزگای سیارەیەکی سێتایەکان هەیە کە پێڵێن نازانم چی پێڵێنانی ئەوەی خۆزگای ئەوەم هەبوایە ئەوەی هەبێ حەزەکە هیچ نەبێ سیارەیەکی هاکەزایی 30 وەرەقەیەکی هەبوایە ئەڵێ بە خۆزگای ئەوەم هەبوایە
ئەوەی هەیە حەزەکە گەبەرسەر ئەوەی هەیە لە ئەخیرا ئەوەی ئاخر مۆدێلات سیارەی هەیە بیر لەوە کات و هەلیکۆپتەرێکی ئەوەیە یعنی سید ئینسانەکان تێر ناخۆن پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم ئەفەرمێ خەڵکانێک هەیە دۆڵێک یعنی دۆڵێ ئەگەر خوای گەورە دۆڵێک ئاڵتونیان پێ بدا سبحان الله ئەڵێ خۆزگایە دۆڵێ تریشمە بووە سەدام حوسێن ڕئیس عێراق بوو یعنی عێراقێک ئەمەنە دەوڵەمەند بوو ئەوەنە دەوڵەمەند بوو عێراق منافەسەی یابانیە کرد ئەو کاتەی کە من بیرم تی هەشتاکان من ئەو کاتە تازە سەرەتای گەنجێتیم بوو عێراق منافەسەی یابانێک کرد لە ئەجهیزەی کارەبایی عێراق باوەڕەکەی لە هین یابان زۆر مهمتر بوو یعنی ئەوەندە مهم بۆ عێراق و عێراق ئیتر بەرەو پێشەوە چوو زۆر یعنی پێشکەوتنێکی زۆر خێرای بەخۆیەوە بینی هەتا ئەم ئیماراتی کە ئیسە خەڵک شانازی پێواکە بیرم تێ زاید لە سەحرایەکە ئاژیان کابرایەکی فەقیر بوو هاتوو بۆ بەغا داوای لە سەدام حوسێنە کرد کەوا هەندی یارمەتی بدا و هەندێ مهندس و شت بنێرن تۆزیە پایتەختی ئیمارات تۆزێ ڕێک و پێک بکەنەوە ئەی سەدام حوسێن یارمەتی دا و بیرم تێ مەلیک حوسێنی ئوردن هات سەدام حوسێن یارمەتیدا ملیۆنی دیناری عێراقی پێدا و کاتە ملیۆنی دیناری عێراقی هەر زۆر و ئەم سەدام حوسێنە نەیزانی بیخوا هجومی بۆ ئێران برد دوای ئەوە 8 ساڵ ئەم ملەتەیدا بە کوشتوە ئێرانە دەی بگرە بەردە شەڕێکی خوێناوی ملیۆنی خەڵ لەبەی ناکوژرا نیوەی عێراق قشتی بێوەژن کەوت خەڵکێکی زۆر یەتیم کەوت دوای ئەوە بەوەیشە ئەو کات عێراق کەم بۆ عێراق 14 ملیۆن بۆ ئەو کات یعنی ملیۆنێک بۆ خەڵکی عێراق زۆرە ملیۆنێک پیاو لەبەی نابکوژرێ زۆر بوو زۆر دوای ئەوە ئەمجا شەڕی ئێران و عێراق تەواو بوو 2 ساڵی پێچوو تەوابوونەکەی لە نەوەت هجومی کرد کۆیتی کرد یعنی بەتەمای ئەوە بۆ هەموو دنیا لەژێر دەستیابێ بەڵام لە ئەخیرە هەر هەمووی دۆڕاند خوا گەورە پەنامامدا قەدری نیعمەتەکانی خوا نەزانی کاتێکە زانی هەموو شتەکانە دەسەدەی